ئاستی وەفدی هەرێم بووە بە مەتەڵ لەسەر عێراق و چوون و هاتن و ئەوانە. ئێمە لە ڕابردوش گوتومانە و ئێستاش ئەڵێن دواخستنی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. کە وەفدەکان دەچوونە ئەوێ باز لەوە دەکرات تەلەفۆنێک بارودۆخەکەی تێکدا. بام کێشەکە ئەوێ شێوازی بەڕێوەبردننی گفتوگۆکان لەسەر تاوە زۆر جار شاندی هەرێمی کوردستان شاندی حکوومەتی یا شاندی حیزبی ئەچێتەوێ فراکسیۆنەکان ئاگادار بێت. ئەو لە دوای نەخۆشکەوتنی مامزەوێت عراقیەکان هەمیشە بە ئێمەیانە گوتە و کاتێ من لە بەغدا بووم. ئێوە قیادەکانتان ئێوە سەرکردەکانتان بەیانی دێنە بەغدا ئێوارە بە پەلەپەل ئەگەڕێنەوە. کەچی بە وڵاتانی ئەوروپا بەمانگە مێننەوە کەچی ئەسنە تورکیا بەمانگە مێننەوە ئەسنە ئێران بەمانگە مێننەوە. ئەو قسانە بەڕاستی ڕاست وەلێت ناشارمەوە معاملەی حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیا کاریگەری زۆر زۆری هەبووە لەسەر سیاسەتی لەسەر پەیوەندەکان نێوان ئێرە و بەغدا. بۆ بارودۆخگاتە ئەو ئاستی تۆ بچی بپارڕێەوە بمدێ لە کاتێکدا مەلاین ملیار دلار ئاهاتە ئەو هەرێمی کوردستانە چیمان ئاگاتان لەو گوری بەسە 50 ساڵی بوو بە بۆم دنیا باز دەکرێت. وەرە هەواڵێکی سەرکردایەتی یەکێتی یا کاک جێگری سەرۆکی حکوومەت ئێمە ڕێککەوتنێکمان هەیە زۆر باشە دەستا خۆشبی ئەو زانی نییە. یعنی ئێوە نییە حیزبێکە زانیە حیزبێک نازانێ بزانێ نەزانێ بەقەدەر ئەو قەڵەمە بەهاینی یەکێتی بزانێ نەزانیە بەڵام یەکێتی نازانێت. موچە خۆر لە ڕێگەی توێژێکی گەنجەوە خۆی نمایش کرد. چۆنت بینی؟ ئەو سیستەمە حکومڕانیە ئێمە سیستەمێکی نەگونجاوە سیستەمێکی سەخت کە بەرپرسیاری یەکەم لەو وڵاتە پارتیە حکوومەت هی ئەوە ئێمە بەشدارین تێدا باشە هاوسەنجیش نییە لە نێوان یەکێتی پارتی لە ناو حکوومەتە بێ خەڵک ئەو ڕاستیان پارتی داڕێژەری سیاسەتی نەوتی بووە ئێمە تەماشەکەر بووین یا پاشکۆ بووینە وەکوی